بینە بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد هیوادارم کە لە هەر شوێ هەنە شاد و بەختەوەر بن. خوشحاڵم کە ئەم جارەیش بۆ پروگرامی ئەم جارەی هاوارگەی هونەر دەبینە میوانی ماڵەکانتان و بۆم چەشنەیشەوە میوانداری بەڕێزێک دەکەین، دەنگخۆشێک، خەمخۆرێکی گەل و نیشتمان، بەڕێز مستەفا دادار. هەرچەند پێی خۆش نییە پێ دەڵێم مستەفا دادار، دەبێ پێ بڵێم کاک مستەفا دادار. کاک مستەفا گیان زۆر زۆر بەخێربی، سەرچاو و سەرسەراتی. ڕۆژ باش، سڵاو لە کوردستان، سڵاو لە ئازادی، لە ڕوحی ئازادی، سڵاو بۆ ئێوەی خۆشەویست، سڵاو بۆ بەرزی جەنابەت و خۆشەویستی خۆت و خوێنشیرنی خۆت کە دەزانم هەردووکمان بە لێوانەوە دەخورێن، قەدرەمان نازانن. بەڵام سپاستان دەکەم بۆ بانگەشتنەی، سڵاو لە میدیای کوردی، سڵاو لە بزوتنەوە و بزاوی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد. سڵاو لە تۆ دیسان بەخێر بێی. بینەرانی عزیز، ئەمڕۆ قەول وایە لەگەڵ کاک مستەفادا هەندێ گفتوگۆ بکەین، بدوێن لەسەر بارودۆخی موسیقی، چ لە ناوخۆ چ لە دەرەوە، و هەروها ڕازیمان کردە، ینی گەورەی فەرموو کە ڕازی بوو کە لەم پرۆگرامەدا سێ بەرهەمیش لەگەڵمانە لەواقع ئیجرا بکە بخوێنێ، و منیش دیارە ئەوانەی کە بینەری ئەم پرۆگرامە بوون پێشتر من خۆم سازم لێ نەدەدا، بەڵام چونکو ئەوەندە دەنگیم بە سەوزەکەیم بەدڵە حاضر بووم کە ئەمڕۆ لە خزمەت یابم. سێدەیەکیشی ئامادەیە لە ستودیۆ، جا ئەگەر کێکێ لە کامەرامانەکان ئەگەر زەحمەت نەبێ هەل لە ئیسۆ با دوایە گلەیم لێ نەکرێت، دوای بێژن لە بیری چوو ئەوەتە ئەگەر زەحمەت نەبێ ئەوەتە ئەو سێدە کە بە ناوی هەڵە نەبم بورە ژن تۆمار کراوە و بڵاوە کراوە، دوایی لەسەریشی ئەدوێین. بەڵام حەزەکەم لەسەرەوە بدوێن کە ئەو ڕۆژە لێم پرسی وتم کاک مستەفا ئارێ دەنگی کێت پێخۆشە، جا دیارە وەختێک پرسیارت لێ دەکەن تۆ حەزەکەی بەبەر بڵاویشتەکە ڕوونکەیتەوە لەسەری بدوێی. بەڵام پێم وتم ئەرزم کردی کە وتم ئەگەر لێت چەند ناوت پێ دەڵێم، بزانم چەند وشت پێ دەڵێم، بزانم چ ناوهایە دەڵێ. ئەمە وتم دەنگ خۆش. بیردێ جوابی چی داوە؟ سەیغەلێزەر. بۆچی سەیغەلێزەر؟ ئوستاد سەیغەلێزەر چۆنە لێکدانەوە کەی کە کەسانێک کە دەبێت ئۆتنۆموزیکۆلۆژی بخوێنن و ڕێزیان بۆ سونەتی منطقی، سونەتی کە ڕیشەیەکی کۆنی هەیە لە کەونارادا، تا دەگاتە زەریا و تا دەگاتە چوزانم ئەو هەنگاوە ونبۆکان کە بەڕێز مرتەزا حەنانەوان باسییان دەکرد گویان گامەهای گومشدان پێدەکوتە فارسدا، دیارە لەوێدا ڕیشاڵی وەرگرتەوە بێزگە لە هەورامان و کۆمەڵێت تکنیکوانە تا دەگاتە زەریاب کە سەحەرەش کە ماوەستا سێوە وانە ڕیشاڵێکن لەو وردبوونەوەی خۆم لێ دەڕوانم. ئەوەی کە سەیلەزغەر لە کۆتایی شتەکانیدا ڕستەکانیدا هەمووی دەباتەوە ئەو دەورانی کۆنی بارەبە دوانە کە لە ناو گەرویدا کۆبۆتەوە و بێزگەوەی لە ڕەحمەتی بەڕێز کاگە باسکەوەندی کوتبووی عارف قەزوینی هێنی کردەوە و نازام چی بۆ خۆمان زانین کورتەمیشە بندەست و سەرکوتکراوە و چاوترسیان کراوین، شتێکمان کە لە خۆمانە نامان هەوێ، دەڵێ ساڵەها دڵتە لە بێت جامە جەمەزمامی کرد ئەنچە خۆدا زبیگانە تەمەن نامی کرد. بەتە کوردەکەم پێنی ماوەستاقیقی حافزی شیرازیە. دوایە چوزانم دەڵێ وەسفە ڕوخساوڕێی خورشید زخفاش مەپۆرس کە دەرین ئاینە ساحب نەزەران حەیرانن. دەرحاڵ یەشێک عاشق نەبێ نازانێت دەردی ئیشق چییە، دەردی ئیشق گرانە، ئیشقی نیشتمان. سەیلەزغەر زۆر لەوە گەورەترە، ڕاستە دەرفەت نەبوو بەداخەوە ڕادیۆ کە کاتێ پەیدا بوو 1930 فەوتی کرد 1972 لەدایک بووە، دەرفەت مەودای نەدا، شاید پێی خۆش بڕۆتەوە بۆ ڕای خاک دەنا زۆر بەرهەمی جوان جوانی بۆ ئێمە پێشکەش دەکرد وە ترۆپکی قەقنەس. ئەوەیە کە سەیلەزغەر بێزگە لە ڕەنگاڵی دەنجی لە هەموو ژنێ خۆشترە و لە هەموو پیاوێک نێرانەترە. بەڵێ ئەگە داوات لێ بکەم ئیجازە هەبێ بەڵێ توانین نمونەیەک لە سەیلەزغەر؟ بەخوام قەت دەڵێ مەگەس عرصه سیمرغ نجولانگه توس ارز خود میبری و زحمت ما میداری دل تکی بر جای بزرگان نتوان زد به گزاف مگر آنکه همه اسباب بزرگی یا مگر اسباب بزرگی همه آماده کنی.
هەرحاڵ ئەوەی کە سەیلەزغەر ئەو جۆرەی کە کوتویانە و زۆر برادەران کوتوێنێتەوە و دەنگخۆشەکان بە دوایدا و گەورەی کاز شارۆخواانە تا دەگاتە گودەرزی و خەسانی تر و خوارزاونەوە ئەوانە کتویانەتەوە هیچ کەس نەیتوانیوە دەنجی کاگازیز بەرزەوان بەڵام بۆی کە دەبێت هەورامی باش بزانی هێندێشت ئەو جۆرەی کە دەبێت بکوترێت بە هەڵە گوتراوەتەوە دەبینی زۆربیان کوتوانێت بازاری دڵ من کارت نام هەوێت چونکە لاساکردنەوە بۆ شێ خۆی گە هوەرێکی تێدابێ بە سەردەمی مناڵەیە ناخە جەناب هەندێک جار ئەموردبینی تێدا دەبینم ئەو وایە ئەو ڕنگاڵەیە کە ئەو دەری هێناوە کە شەجەریانەکان کەس پێیان کردەوە ستا شەجەریەوان ناتوانن ینی هیچ شتێکی سەیرە ینی شتێکی وا دەگمەنە وەک چۆن دەڵێ پیکاسۆ ئەو نەقاشەی چۆن شێشاوە چۆن سالڤەدۆر دالی وەی کردووە یا سیمفۆنی نۆی بێتهۆڤن چێشەیەکە چونکە دەنگی سەیلەزغەر خۆی سیمفۆنیایەکە ئەوە هیچ دزێدەڕۆی نییە لەوەدا کە دەنگی کە ئەوەندە تیژ بۆ ئەوەندە تیژ بۆ هیچ کاتێ فاڵشی نەوتووە یا قەت لە خۆی نەنووساوە ئەوەی کە تۆ دەبینی ئەو شتێک کەمانی زراوە یا چوار ئۆکتاوی کردووە حتممە ڕەنجی دەنگی ئەوەندە بوو ئەوە تەبیعەتە ڕەنجی ینی ڕەنجی دەنگی ئەوەندە بووە کە بە تەمرین و هی ئەو کەسێکە لەڕووی پیانەوە دەچێت دەڵێ ژنێکی هولندی یادی کودەوە لە فیسەوە کتوێتی یا بۆێنەکە توێتە سەر پاییزی سەرد یا زەردی جانانە مەبەستم ئاوەیە چون ئەزانم زۆر جوان تەحریرەکانی لاساییەکە تۆ ئەم داوەکەش زۆر کامە نانە ئەم داوا لە کەس ناکەم جگە لە جەنابت نەبێ جاگەر زەحمەت دەمێ میکرۆفۆنەکە پاییزی زەردی سەردی جانان نییە یەک کۆپلەی پاییزی سەردی جانان سەردی جانان ئەم شێشەکانیشمی بووە پاییزی زەردی جان هەر زەردی کردە سەریمان ئەو لەرزشە ئەوەی کە ئەدەوێتە هەمان ئەو شتێک کە سێوە ئەدەبێت ئەم وای بۆ دەچم ئەو ڕیشاڵانە سەردەمی زەریابن کە زەریاب ڕاودەنرێ لە مووسڵەوە بۆ نۆرد ئەفریقا شمالی ئەفریقا و مەقام کوردی بوو کۆمەڵە دیکۆراسیۆن بۆ سم فێنۆمێنێکی سیر بووە ئەو کابرایە تەلی پێنجی عودی دروست کردووە دوایە دوای دەچتە ئەندەلوسیش لە بەڵە ئەندەلوزیا و شتاوە بەجێشتەوە دێکۆراسیۆن و پاک و دلوسیا کە هێناوێتی هینی کرد و تریبوتی بۆ کرد و ڕێزی لێناوە دەوەدا دەبینی مەسەن زمستانی فراقەتێکی دابازاریمان ئیدی نایباتەوە بۆ لای تارانوانە ئەو من دەوێتە ئەمان سێوە دیسان هینی کردوێتەوە سێوە دیسان قۆستوێتەوە لەوێ دەوێت ئەو ڕیشاڵانە هەمان ئەو گاوەون بۆکان هەنگاوون بۆکان کە بزر بوونە و سەردەمی بارەبەد و ئەوانە ساسانیەکان ونبوون دەونەوێدا بۆچی سەیلەزغەر هێنایەتی شێوەیەک لە هەورامی و کۆمەڵێشت کە خۆی پێی خۆش بە و هەمەکە چەڵیانە و نازانمەوەی کە دوایە نازم ئایخ لە سنەی کەسە باش بردوێتی سەفەری بودۆتە سلێمانی ئەوانە کۆمەڵێک لەوانە کە گۆرانی لە کوردستانی ئێرانەوە هاتووە بەدەی ماوەستە مەسعود محەممەدیش دەڵێ ڕەحمەتی لە سلێمانی تەتوتونای دەکەن لە کۆی لە چرخی دەدەن نازانم وا بۆ لە کۆی شتێکیان داوە نیانداوە تووشی کێشەم مەکە ڕۆژهەڵات ئێران بنکەیەک بوو هەتا دەگاتە لاوەکو حەیران و ئەوانە گەلۆوانە کە دەبنێن دەستە خوشکی حەیران لەوێرا ڕۆیشتە پشدەر و خۆشناوەتی و ڕوویدا هەولێر کردووە ئیدی دوایدا بەش بۆ مەزلیسیە و سەردولکەیە و چیاییە ئەوانە ماوەستا سوگەردی بە شێوەی خۆی مەزلیسەکەی کتۆر حەسەن سیساوایی شێوەیەکی تر کتووە دوای دەبینی دوایە لەناو هەی ئەڵوەند خودوەدە و خودداد علیوانە بە شێوەیەک دیسان ڕیشاڵەکانی بەرز و بڵاو بوونێتەوە بەولاوە دوچریکەش لە هەورامان دیتمان کە ماوەستا عوسمان کێمنەی و بەداخەوە کە دەنگەکەیان هین کرد دەنا ئەو دەنگە دەگمەنانەیە کە 500 ساڵ جارێک پێدا دەم وەک باڵندەیەکی تیژ باڵ لە شەقەی باڵیان دەدەن و دەتۆرێن و زیز دەبن نانەوە و نانەوە بە خەون و خەیاڵ سەیلەزغەرێکی لەم باڵندانە بوو تا دەگاتە دوچڵەکەی کە خەلی سەدیقی و عوسمان کێمنەیە و کە مامۆستا دیلانە و کە هیچ کاتێک سنجیان ڕەپێش نەخست بڵێن ئێمە هەین بەڵام هەر هەبوون نەزانم چەندم چێکیدا بازاری دڵ نییە یان بەژەن کاک بێژەن کامکار هەڵی کتووە ئەو برادرانی کە هەڵیان تۆ تێکیدا بازاری من چونکە دەڵێ زەردی کردە سەری من دوایە بێزگە لە هەورامیەکەی کە باشە نەمەر سەیلەزغەر وای نەوتوە نەخی توی بازاری من نەیوتو بازاری دڵ کە بێژەنیش کامکار کە دەزانێ بیڵێت بەداخەوە ئەوی شەق خۆی نەداوەتی و زۆرتر بودێتەوە هینە مەکتەبی تاران بۆ لای تارانیان بردووە و چونکە ئاویەر جیایە و چوزانم
تاوگەی ئاویەر جیایە و هەورامان جودایە و فەرشی کاشان جودایە و تاران. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەت. ئێستا با لە تارانەوە مادەم وایە لە تارانەوە بینە ناوچەی مکوریان. گۆرانیەکت هەیە جەنابەت، زۆر کەس وتویانە ئەوە هی منە و زۆر کەس وتوێتەوە، بەڵام من هەرچەند تەمەنم کەمە هەست دەکەم ئەو گۆرانیە دەبێ کاک مستەفا تەمەنە زۆرە کاک ناخوربان لطفتەیە دەبێ کاک مستەفا ئەو گۆرانیە دانابێ. دلیلی خۆشم هەیە ناچمە ناو دلیلەکۆ گۆرانی کیژی کچە جیران ببوورە. کچە جیران مەقامێکیشی هەیە وەکو پێشەکی، ئەو مەقامە من پێم وایە یەکێ لە خۆشترین سۆز و تام و تێژێکی مەقامی هەیە کە دەمێ ساڵە شتیوانە وتراوە. ئەمە بە بیرروبڕای من شەخسەن ئەوەی نییە کە جەنابەت دانیشت بێتی لێرە، بەڵام حەقی ئینسان قسەی حەق بکەوانیە. جا ئەمەوێ ئەگەر ئیجازە بی ئەو گۆرانیمان پێشکەشکەی و خۆشم بە ئیجازەت سەر ئیزنی جەنابەت بە قەولی مامادی لەسەر ئیزنی جەنابەت کەمانەکەت لەگەڵا لێدەم. حازری گەورەی دەفەرمووت بەڕێز هاینە خزمەتتانە ئەمە ئێوە بەڕێز داداری خۆشەویست جا مایکەکەیش ئەگە زەحمەت نەبێ ئامادەکەی. شوێ ڕۆژی ڕوون دەتوێ لەگەڵ نەخشی خەیاڵاتە شوێ تا ڕۆژی ڕوون دەتوێ لەگەڵ نەخشی خەیاڵاتە سەحەر حازار دەبم زوو لە ڕێبازی کچە جیران سەحەر حازار دەبم زوو
ڕێبازی کچە جیران لمال روی برام کتاب بتن نازک شجیران لمال روی برام کتاب بتن نازک شجیران جهان لرزی سما ارزی سما ارزی سما ارزی لبر نازک شجیران جهان لرزی سما ارزی سما ارزی سما ارزی لبر نازک شجیران وكو تاوز داك لنجا كرا دبر باسر پنجا وكو تاوز داك لنجا كرا دبر باسر پنجا برخصي چاو داك شدو داك شدو داك شدو ودل بازيك شجيران برخصي چاو داك شدو داك شدو داك شدو ودل بازيك شجيران لري مكتب پیشم پیگر لرازی دل بکم حالی لري مكتب پیشم پیگر لرازی دل بکم حالی سری داخز دیسان روی دیسان روی دیسان روی بنا رازیک شجیران سری داخز دیسان روی دیسان روی دیسان روی بنا رازیک شجیران بژی بخۆت بژی دەم خۆش دەنگە مەرسم بڕێکەوت جان
نازم ئەو سەرما لێدای سەرما هیوادارم قەت لێ زۆر چاکت وت پرسیارێک کاک مستەفا خزمەتتان ببوورە بەر حاڵکەم و کۆڕی تو دەبورێم دەبات دەنگم وانە بووە زۆر هیچ کێشترە لەوە زۆریش خۆشە هیچ کێشەشی تیانە کورت جا ئەوەیە پرسیارێ داستانی سەجیران چییە؟ ئەگەر جازە هەیە پرسیارە نانە بۆی جازنێ خەو تۆ دەڵێت تازە لە کوردستانەوە هاتی لێرە گەورە بووی بە تازە لە کوردستان هاتم بەڵام بەرنامەکان بۆ کوردستان دەزانام کوردستان مەبەستمەوەی هێندێک عرب دەڵم مجاملەوەشیان فێرکردین بە شەرف قەتمە شتانە شەرف و ویژدانەوەم نەدەزانانی ئەو مجاملەشت ئێرانی دەڵێن تعاعرفان لای ئەمە دەڵێن شەرمەجێلاخە شەرمەجێلاخە تووشی نەبین مەبەستمەوە بوو کە ئەم کچە جیرانە کاتی هێشتاکان هێشتاوە چەند بوو یەکوانە ئەو کاتای بران تاتیسە سوان ئەوەی کوردی و دەی تورکاند بۆ بەرژەوەندی خۆی هەرچی دەنگی خۆشەوانە ناچارن دێنەدا مێلودەکان هەرمەنین هەرچی دە و مێلودا بڕوای من چون شێوە سەردێڕەکەی عورفایە ڕۆحایە دیارە بەرز بێت تۆجان و کۆڵنگی زۆر بێ هینەکان کوتویانەتەوە ئەو مقامە و شێشە بەڵام من ئەو کچە جیرانە دیارە گەلەری کورمانجیە من کردمە سوورمانجی پێ دەڵێن دەونێەوەدا پێم وابوو دروستە بی کوردێنم هێنام تێکستێکم هین کرد بۆ دڵم قەت ناڵم ئێرە و توشتان کردم بەو شارانە سوورمانجیم کردو تێکستەکە کە بە فارسی ئەوانەی لە ڕووی زانستیەوە شت دەکەن وەکو گەورە گەورەکان ماینی کرماشانی کە کووردە بەڕێچەڵک و یادە مامەد شەوقی ڕووزەگاری کودکی وانە دڵکەش وانە کتوانە ئەوە کاری زانستی دەوێت تەرانە سەرایی پێدەن ئەمە پێکەم بەڵێن هۆنیاوان یاوەی کە شێری تەرانەکە دەڵێیت ناچارن ئەحمەد عارف نازم حکمت هێمن مامۆستای من شێرەکانی شاعرانی تر دێن زۆربیان کردوتە شێری گۆرانی ئەوە بوو کە من شتێک بە دڵم داهات و لەو پەڕی سادەیەوە کچە جیران من ڕەوانەیە کچە جیران ئەویندار بوو بێ ئەوینێکی دوور ئەوینێکی پێنەگەیشت و دەست دوێ ڕناگا لە فانتازی خۆدا هەمیشە شەرم دەکرد لەسەر ڕێکچان وەکو شێرەکەی هەردی هەموو ڕۆژێ لە بەرسەری بیتێن بەژن و باڵای بچێت لە سەرڕیان ڕاوەستی ئەو شتە نەبوو کە ئەوەم دانا پێم وابێ من هێندێک دۆستیش دەڵێن بە فەرس فلانە کەس یا فلانە هۆنیاوانی کوردی خۆماڵی خۆمان ڕێزم هەیە ئیوێ نەخێر من لە هیچ شوێنێ شتم نەبیست بوو خۆم ئەو پارچەی کۆتایش کەس نەیکتووە لە ڕێی مەکتەب پێشم پێگرت ئەوە هینم کردوت لە زیاتی تاوە سێنج جار ئاسکیم هێناوە جار وایە چون بەرگریان پێکردم وەکو ئاژەڵ ناسی لەبەر مەکتەب بەر پێگر نا من ترسەنۆک نەبووم بەڵام هەمیشە لەبەر دوای شەیدبوونی باوکمانە کۆمەڵشتی ئابووری هاتە گۆڕێ مرۆڤ ئەگەر هەژار بێت جاروبارە ناوێرە خۆ لە قەرەی کچە دەوڵەمەندێکدات یا کچە هەژاریش بێ من هەمیشە شەرمێکی تایبەتیم هەبوو نیسبەت بەژن بەڵام هەمیشە ڕێزیژنم لەبەر بوو ناڵم پێشکەوتووە میشە ڕێژنم لەبەر بوو ئەوە بوو کە سێدەژنیش هەر بەنێوە ئەوە داستانێکی ترە بە سێدێکی فێمەنیستی ئەکسی کچی چی خۆشکیشمی خوشەگەرەکەمی لەسەر هیچ کاتێ ئەکسی خۆم زۆر خۆم زەق نەکردوێتەوە بڵێنەوە نارسیست و خۆشەیدا لەوە گەرەنج مەسەلەی کچە جیران نۆستالیژە زۆر جار کچە جیران ئاشکان دەبووی کچە جیران دەستی بێڕانە دەگەیشتن زۆر جاردایان کوت شیرتان پێکەوە خواردو ئەیڕۆ بڤەیە کوڕە سەیری نەکەی لەو شتانە وردەوردا کچە جیرانەکە بەداخەوە ئەمن وە کۆسکەوتونە هەر ساق نەبوومەوە و جوانێکی پیر باشە مێلۆدیەکەی وتهینی کچە جیرانەکە من تەنیا بڕای من ڕچەشکێنەکە هەر خۆم هینم کردووە بەڵام کە بیان هەوێ خەڵک بیکاتەی خۆیان لەو هەرز مەرەز و ئەوە بەڵام وتت نازانم چیم وەرگتە سوورمانجی ئەوەی پێدان سوورمانجی ئەم گەلەریە کورمانجیە مێلودیەکە من ئەرزم کردی وەک ئاماژەم پێکرد بەرەز کاگەی برایم تاتیسەس کە دەنگی خۆشە ئەوانە و دەبەرەکەتی ڕۆحاوە توانێت تۆ مقاماتانە بەوشە بڵێ وە بەرەکەتی شاکیرۆکان و کاوەساغاوە وانە ڕیشەکە دەگەرێتەوە ئەو شتەی گوتووە ئەمیش ئەو کاتە جۆم لێ ببوو لە بیرمە ئێستا جۆم لێ ببوو نازام تورکان بووی تورکاند بووی من ویستم لە ناو خۆمەوە هەمیشە ویستمە بی کوردێنم ئەو کورداندنش بە هەموو کەس ناکرێت من حەزم دەکرد زۆرتر نەمر و مەزن کە دوای مەرجی لە برسان مردووانە قەدیان نەزانی دوایە ناوی شای دەنگ بێژانیان لێنە شاکیورەی مەزن شاکووری مەزن حەزم دەکرد ئەو شتەش دە شتەدا هینم مەبووە بەڵام بەداخەوە دەی بەو لایەدا داکشاین من حەز دەکەم زۆرتر ئەوانم پێخۆشە پێم خۆشە کە شاکیرۆکان بۆینە ڕۆحی سوو ئەوانە زۆر گەورە بۆ من
لەوەدا دکتم باشە بی کوردێنین بکوی کوردێنی شتێ بێ هەر بەدڵم داهاتدەنا دەبا کاری زۆرمان کرد با قسەش هیچ کە لێنێ پڕ ناکاتەوە وتە بەڵام دەی وتەی باشیش باشە دەڵێن تێوری شۆڕژێرانە جارێ قسەیەکیان کردبوو جاکارم بە زانایەکی رووسێ دەڵێ شۆڕژوانەکە شەیدە دەڵێ تێۆری شۆڕژێرانە بەبێ کردەوەی شۆڕژێرانە لە کاتەژمێر و سەعاتێک دەچێت فەنەرەکەی شکابێ ئیدی هەر بڵێ واچوو کە بەکردەوە نەیەکەی فایدەی چێت جا بۆی دەڵم کاتەکەمان زۆر کەمە ئەگە بتوانین شتی باش و لە خزمەتتان هیوادام ڕوونکردنەوەم کردێ ناڕوونکردەوە کرد تەواو وەڵامەکەم وەرگرت باسی ژنت کرد باسی خوشکی گەورەت کرد جا بینۆ سەر سێدەکە ئەگەر کێشە نەبێ نەتکەیە بەرحاڵ دەواازی کاتەکەمان زۆر کەمە کێشە نیە هەوڵ دەدەم زوو لە خزمەت تایکار بسپەگەن سێدەی ژن لەکوێ تۆمار کراوە نەخێرەمە 2010 هیم بوو 2005 دروست بێ کە بمەوە نزیکبوونەوە لە ساڕۆژی لەدایکبوونی من 28 ئۆکتۆبر 2005 دوای هەر دەستم لێ نەدا ینی لێی ورد نەبوومەوە وەلام نابوو ژنێکی نەقاش بە نێوی لەوڕا نەقاشێکی بەرزە ئەمە کاتێ ساد ڕێویر ینی مبارە خەمبارەکە کە ئاهەنگەکە کە کشێرکۆ چنگیانی هینی کردەوە شێکۆ ئەمە ساڵە بڵێم بورە باشتر بڵێم و هەروەها بە بەشداری کاگاکۆ عەزیز و زۆربەی موسیقیشەنەکان کاگعەلی عوسمان و بە زۆربەی ژەنیارەکان ئیسلاوی چێکی کچی گەنجی ژۆڵە ئەوانە کۆنتراباس ئالمانی ئەوانە لە کۆنسەرواتۆری هین پیتر کۆرنێلیش ماینس کە ئەو کاتە دوا تاقیکردنەوەی هین دەکرد لە بەخشی کاکە شێرکۆ ئێمە توانیمان کاتی زۆر کەم بوو ئەو لە ماوەی 5 ساڵ لەسەرم گۆرانی کاری کردبوو ئەوانەی دیکە دابشکردنەکە دوودانەیەن کاکو عەزیزە کە لە پێشدا کار کرابوو لەسەری شینی هێمن و چۆن بڵێم کوردستانی نیشتمانەکە شێری کاکەژارە ڕەحمەتی دەمێنێتەوە بە شێوەیەکی مۆدلاسیۆنە سنتیمنتال و چۆن بڵم ڤاڵسا کەنیانی ئەو سرودە بەداخێکی گرانەوە لە پەنجەرە نەکەمەوە لە لاڕێ نەڕۆم کات خۆی کۆنگرەی دەتەوی کەنەکە بوو دایان کووت برادری هاتوو دەکودەم سرودەکە لە سرودی گشتی نەتەوەی چوندا سرودی نەتەوەیەکە ئیشارە بۆ بکەم سروی نەتەوەیەکە بە پێچەوانە ئەی ڕەقیب دێردامە بەستم هێرشکردنە کەس نییە بەڵام چونکە کوردە سەلاتێکی وای نیە ئێستا بڵێ وەکو وڵاتانی پێشکەوتو یا وڵاتانی جیانی سێوم سرودێک جێگر پێوەکو ئەیگرانوانە من باوەڕی ماوە بوو یەک کەسیشم دیت کە باوەڕی دەگەڵ من یەک بوو بێوە کە هیچ کات بە خزمەتێکم ساشێکە بە کەسی ڕەحمەتی بوو کە لە لیڤین ئیشارەی پێکرد بوو ئەویش دژی ئەم ئەیڕەقیبە بوو چونمە ئەیڕەقیبم پێسرودێکی ناتەواوە دەکرێ بیگۆڕین ئێمە دەتوانین ئاڵاکەشمان بگۆڕین و باسێکی دەتوانین سرودەکەشمان بگۆڕین سرودی کوردستان بە بڕوای من بە ناوی کوردستان بەگشتی هاتووە کاری بە مێدیا و کەی خوشترەوە کەس نازان لە چۆ هاتوون هینیان کوردە بە کوردەوە چوزانم هەر تەنیا باسی ئەرەقیشاری دڵداری نەمرە لە پێشداش یەکی تریش برادری تر بتوێتەوە ماوەستا قاردیلان بوو بەوێشێ لەم کاریتانەی کە بەهۆی دۆستایەتیگە شێت قاسمیوان لە ڕادیۆپەی چێران مناڵ بوون ئەو سرودە پەرەی گرت کە پەرەی گرت لە ناوی سرودی ئێرەقیب زۆر ناتەواوی پێوە دیارە دوژمن دیار نییە دۆستەکە نازانرێ ناوی کوردستان هەر شۆراوەتەوە دێرەدا کوردستان وەکو دەکرێت وەکو هێندە سرودی هەندێک وڵات بێنی بیخێ لە جیاتی سرودی ئێرەقیب بەداخەوە کوردیش ئەگە شتێکی قبول کرد تازە ئیدی وێڵی ناکە لەوە گەڕین کوردستانەکە دەوێتدایە زۆر باش کوتراوە بە هیمەتی کاگە سامان مستەفای بەڕێژیش کە دیارە جوێ زۆر زەحمەتیشیان لە پاڵاوتنی وانە و هەتا برادێکی خۆشی ئالمانیە ئەو سێدەی لەو پەڕیکەم و کوڕی ئەولاولا جات بێتە 58 خولەک بوو بە 28 خولەک دیێردان باسی کاڵک و گڕکە و شووتی و خرچە ئەوە ناکەین بڵێنەوە بۆ چوارەوە بۆ بۆندێ ئەوەندەیە و ئەمە باسی کوالیتە دەکەین چواردانە تراکە بەڵام هەرمانە بەتایبەت هەر چوارەکەشی بە شێوەی حاڵەتی ئۆرکستراسیۆن کراوە بڕنگاڵەیە بەڵام شینی هێمنەکە کە دەتوانین لە پێشدا بە شێوەی ترکتەوە لەوێدا شینی هێمنەکە مافی خۆی دراوەتەیە ئەس دەکەم کوردستانەکەیە ژن کە مێلۆدەکە هی خۆمە و چنگیانی کاکشێرکۆ هێنی کردو بۆچی بە ناوی ژن داتناسێدێک ئەوە چۆن بوو مامۆستا عەبدوڵڵا گوران و ئێلماز گونای ئەوانە دوو کاریتەن وەکو بنەڕەتی ڕوانین بۆ ژن وەکو هاوماف وەکو ئێستا شەپۆلی یەکەمی ژن پەرستیش ناڵم فەمەنیستی کە بە هەڵی تێدەگەین زۆرمان
ئەو دوانە زۆر چاکی بۆ چوون ئەگە کورد بی هەیە مازگونەی و ماستە گۆران مازگونا ماوەستا عەبدوڵڵا گۆران کە دەڵێ ژنە کە گەوهەری سەرتاجی احترامە ژنە دوایە لە ناو کوردستانەکەیت کە دەمین دەشێشی عروس دانووسی و کێش عروسەکان ماستە گۆرانێ ئەوەی ژنی ویە لەبەرچی ئامێزی ژنی مامۆستا هێمن نهات هەر وەک جەنابەت چۆن بمبورە دەڵم ببورێ جەنابەت تۆ جاری نازانی چێ ژنە چێ بەنەسی دەوێ وەک ژن یا دەبین لە پڕایەکی دەڵێ چێت خزمە دەڵێ ئێستا ژن منێناوە باڵوو بە باڵووری کوردیا وتوە ینی لە پڕایەکی شتێک ساز دەبێ هەستێکە دێ ئەو هەستە کە هات تو نازانی بۆ بێتەوە مەسەلەن لە مۆتیڤێکی کەڵک وەرگتۆ بە سیمفۆنی نۆ دەزانین دەڵم چی دارە یا مەسەلەن لە خۆرا شتێکت بۆ دێت هینی دەکەوی شعری شیلێریش هەڵدەبژێری کە دەبینی شعری شیلەش ئالەمێشن بێدم بڕوو دەرز یا تەوای مرۆڤەکان بران ئەسەن لەوانەیە مەبەستی بێتەوەن ئەوە نەبوو بێت لە پڕایە شیلێر شتێکی وتۆ سعدی شتێکی تر دەڵێ 900 ساڵ پێش دەبینە دەبێتە مۆتیفێک دێرەدا شتێک بوو هات ژن شعرێکی زۆر ڕقوتەقە دەبێت عەرەبێکی بڕێک بزانی جا من هەموو جارە ئەوەی کە چوومەتە دووسڵدۆرف و گەڕاومەتەوە نەمانتوانی چونکە لەباری مادیەوە بتوێن بە لایف دەستەوە بژێت ویستمان بیکە ئەو کارە بکەین بە لایف زیندوو یا زیندی نەکرا ئەوەیە کە بەو شێوە کە کترا ئەو شێوە بوو کە کردرا نەگویستراوە توێنراوە ئەوەیە کە شێری مامۆستا عەبدوڵڵا گۆران کە دایکی زۆر خۆشویستووە شێعر کە دەڵێ سەمای واسعی ئەو واسعە ینی ئەمن دەمەویست بیکەمە کوردی وان دوایان کورد شێری مامۆستا گۆرایی خرا کردو سێ کە تێکی داوە سەمای بەربەرینی دۆ سەمای واسعید واسع دەبێ ئەو واسعی وای عەرەبی بڵێ کورە پشتی دەشێسان خولاسێکە لە ژنەکە تەجەلیاتی بەدایێ ڕوو بەکۆ دەیجوور باشە پرسیارێکە تۆ بکەم قسەکەتم پێ قەت کرد ناتکە جا لەورا باعیز بوو لەورا یەکی لەم کەسانە بوو دەهات دەگریا کە ئەم ئێستا لە بارسلۆنایە زیرەکێکی هەبوو وەڵام دەیکود ئەوە تۆ ئەم گەلۆی دێڵێ کاکە هیچی نەقاشی کردو ناتوانێت مەسەلەن دەهات زۆر دەگریا هەڵتروشکا بوو دەگریا دەیکود دەتوێمەوەی ئەمە دەبێت چاپیکەی هاتی نەسەروی چاپمان کرد چاپەکەش ئەو بوو سیرەکەش لەوەدایە زۆرتر هولەندی نێدرلاندی وروپی وایان کڕیوە کە ئەسڵەن هیوایە چ سیدی کڕیوە کاتی خۆی ئیدی هەردایە بە هولەندیەکان کارمەندەکان چیەمانەی ینی لەورا بە هێندە ژن خۆیان بوونە دنەدەر و هاندەر ئەم کار سپاس بۆ ڕوونکردنەوە ئەوش سێدێکە بەرحاڵ هیوادارم هەرسەنەوە باش لەم ڕێگەدۆ هەوڵ بدەن گوێبیستی بن سێدەی ژن مامۆستادادار باسی ژنت کرد باسی مێر موزیک وارد بکەم کە کەس چاپی نەکرد خەڵخۆم چاپم کرد دەستی خۆش بێ ماڵتەوا بێ بەرحاڵ ئەوە دینە سەری دوایی 50 خولدانەوە بیری شارەکەی مامۆستا هەردی کەوتمە فاتمە جا ئەگەر هەمووتم قسە نەکەین هەر بیڵێ ئێستا دینە سەرەوە ئەو 50 خولە کوڕە بەشی هیچ ناکات ینی قەی ناکەت دەحفێتە ئاخە من وای دەکەم کە ناچارن دەڵێم وەکو برادەرێکی لا دەشیناسی کوتم کاکە کاتێکت تێداناوە پرسیارێکی وەک گامێشم لێ دەکەی پرسیارێکی گامێشیم لێ دەکەی بەقەت گامێشێ دوو لە تۆ پرسیارێکی بەقەدا گامێشێک کاتێک بەخەرا جۆزێک بەحاڵ داوای لە بوونەکەی مامۆستایان شرایەتەکە وایە دەزانم دڵم حەزەکەمە بە سەعاتە لەگەڵ دانیشم ساز لێ بین بەشمان ناکە ئەمی زۆر بڵێی ئەتوام داواکاریت دەکەم گۆرانی فاتمە ینی مەقامی فاتمە بەیادی کاخەلیل بڵێ ینی شێری مامۆستا هەردی و شاکارەکەی کاک مستەفا بیرزادە و پێشەچیەکانی وە کاک خەلیلی نەمر سەدیقی مامۆستا خەلیل نەمر کە دەنجێکە کەوتەرێن دوارڕیشاڵەکانی بناری ئاویێر و سەیدەلی ئەزغەری مەزن و زەریاب بەڵام باوەش بڵام کاک مستەفا بیرزادە جێگای ڕێز و سەروەریە دەنجی کاک خەلیل دەنجێکی کەوتەرێنی شەقی سەروتر لە کاک محەممەدی ماملەوان بەڵام لە هەمان حاڵدا شتێکی تاقانە و دەگمەن کاک خەلیلی سەدیقی نەمر هەمیشە وتوێتی کاک مستەفام دەگەڵ نەبێ نایڵێم ینی شتێک دەبێت جوابدەرەوەی ئەمە بێت داوای لێ بکەم بڕۆم بڕۆ نا بڕۆمە دەرەوە مەوەستا با لێرە نییە بڕۆمە دەرەوە ناوانە بۆ مانایە نیە جەنابتان کاک پێدرامی ئەو کاک مستەفایە من هەر بەخۆش کاک خەلیلەوە ئەوەش بە خۆشی میرزادەوە بڕۆین
تمهدون شاي مسيت برل السحر وجهوين شاو كمدون شاي مسيت فرت الاسمي جوهوين برشرابي خوش ويستي عرقي زوهوين بجنبا كدموني هيكلي لارو لنجد موسيقى يا بس يقول خرچی با پارا پرستی باب کنست فوت من بتنها تو پرستی او پری آوت هر بتنها خوش ویستی شک دبم این چاوکم سروتم ناوی بزیتو او پری آواتم aman 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 ay گرچه دل داری لخاکی
دا أفسوني هرمتنها بوكريخا وانت لا جانك أما ظليما لم دلاشيت بيويت شكبريك كشراي أو بوش رازا وخيالم جانكم صدفات مهوام جوي ابو امراض الشلكي او بري او تمام امان 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 هربجي هیچم پێ نەما دەبێ ئەوای لێ بکەین هەربژی ئەوەی ڕاستی بێ دەمت خۆش شێرەکان هەمووی زۆرە بەڵام زۆر ئەو شاری مامۆستا هەری زۆر درێژ و دوور ئەو کەسانی بۆ قڕانێ چەندە دڵیان هەڵبەران بەڵام ناوەڕۆکەکەی هەبوو جا بەڕاستیش زۆریشمان نەماوە کات ئەزانم گلێت لەسەر ئەوە هەیە دەڵم قسە تووڕێی لێم لەسەرەوە بەڵام هیوادارم لێمان دڵگران نەبی هەرەوەی کە تەشریفت ئاورد بۆ ئێمە وەکو گەنجینێ وایە گەورەیت کرد لوتف کرد تقریبا دەقیقێکمان ماوە پێش ئەوەی کە حەزەکەم گەلۆکەیش جنابەت پچری بەڵام بەلەوەی ئەگەر دواوتەیەک شتێک هەیە کە بە گەلۆکە تەواویکەین لە واقع دوایەکە ئەمە بە گەلۆکە تەواو ینی بە دەنگی جەناب لە کوردستان سلااو لە بستنەوە ڕزگاری خازینەتەوەی کورد سلااو بۆ هوەری بێدەمامک و بێنقاب سلااو بۆ گریلا سلااو بۆ پێشمەرگە سلااو بۆ بەڕێوەبەرچی شۆڕژێری گەلی کورد کە کۆڵ نادات بژیت سپاس بۆ ئێوە سپاس بۆ موزیک سپاس بۆ پەنجە جوانەکانی جەنابەت مرۆڤی چاکی کوڕی چاکی پیاوی چاکی خۆتە بادارم کارەکانی ترت گەورەتر لەوە دەرکەوێت کە ئێستا کار دەکەین ینی کاری جوان بکەین هیوادارم سپاس بۆ کاتەکەتان سپاس بە جەنابەت بینەرانی بەڕێز ئازیزان خۆشەویستان هیوادارم تا ئەم سات و کاتە لەگەڵمان بووبێتن و هیوادارم کە پرۆگرامەکە جێگەی ڕەمەزامەندی هەمووتان بووبێ تا پرۆگرامێکی دیکە و هەوارگەی هونەرێکی دیکە هەر بەخواتان ئەسپێرین شاد و بەختەوەر بن گۆرانی ئاخری مامۆستا دادار گەلۆ فەرموو هیچ کێشە نییە ها گلو ئەوە گەلی دەدۆستان گەلی دەبرایان ئەی گەلی دەبرادەران هەرامەتی گەلی دەماجرای ئەمە دەڵێم دەمێکا دڵێ من بەبێ خۆشە گەلێ لە قەدرە و گەلێ لە تاوا جێگای گەلێک زەنوێرە ئەمما نازانێ سەری دەشتەوە بن بارسی دەگریدەوە فای ئەوە سەر کوڵمای دەوێ کە لە مەحبوبێ بمێنی بە سوورە گوڵەکەی دەوەڵ بوهارێ ئەگەر بە حکمی تەرزە و بارانێ لێکلا دەچونەوە دەو بەرەبەری دەکا لە سمایێ ئەوە نێوانی سنگ و مەمکان بمێنی بە تاغەکە عەزەتی سولەیمان ئەگەر دروست دەکرا بە حکمی دەنەڕێ دێوانە لە بۆ دوو چاوی دەبڵقیسایێ ئەوە فێنیچێ قوڵچێ گەردنت بم بمێنی بە چێلەکەی دەشەرابەتە هورێ ئەگەر پیاڵە بەدەستان دەیان جێڕا لەوە پیاوچاکە لە بۆ زانە لە بۆ وڵات بەرەزان هەر لە بە ڕۆژەکەی دەحالی وەلایێ ئەمە دەلەم دەکوڕینە دەبلێنەوە بە حەمە خانی دەخەمی مالی دە دنیایەدا نەبێ ئەو ڕۆلانێک نۆنێکی لە بۆ شۆ ڕسمەرێ بگری هەموو شەونی وە شەوانی دەشێتەوە سەرلانچی دەکوڕی لە بۆی دەکاتەوە لای ئەرە دەگڕوو
وەڵە بن و با مردووبی خەوی خێرت نەبێ بەبێ بابێت گەورەکەم لەسەرەوێ کاو لە دنیاە ئەوە داچی دەم و کرانە سەرشین و شەق بوون ئەمنی سەرشین و خەلەندەر و بابان وێران و سەر بە تاڵ و ملبەچە نەرماچیایە ئەمە سەرگەردانی دەواشە دەشلانم گلۆی وەرگەلۆی هەیدادەوە گەلی دەدۆستان گەلی دەبرایان گەلی دەبرادەران هەرامەتی گەلی دەماجڕای ئەمن دەڵێم دلێک کە من گەلێک لە فکرا گەلێک لە خەما دەڵێ دەبێ لانک لەنەکی لە باشە ڕسمەرێ دروستکەین وەستایانی لە بۆ بێنی هەی لە کەرکووچێ لە حەڵەبێ لە دیار بکرێ لە قۆز لە مووس لە شاگردانی لە بۆبی لە پیرە بەغدایێ ئەمن دەڵێم دەما وەستا دەستی منت بەداوێن بی لانچیدا ئەسمەرێ تەختەی سەندەڵ بێ پێچکەی فنتق بێ ئەما ڕەوارێ لەداری دار خوڕمایێ ئەوە مەم چی دەسمەرێ کورتن تورتن شلکن شەمەندن شەبەنگن ئەمە ناگەنەوە سەرزاری منداڵی دەدایێ ئەمە دەڵێن سەد بریان بە بریانی دە خودای بە حەدە حەدیدەنی وە شەوی دام هەر بەجۆیە کە خۆم جە لە باو بەزمە وانێکی فەسی بتگوت با ڕووەڵە بن و با مردوو بیەوە چیتە بۆ خەوت نایە ئەوە نە بەدای چکرانەوە بەلایەت خەو نایە ئەمە سەرگەردانی دەوان خەزێم شۆرانم گەلۆی وەرگەلۆی